تیپی تازە پێگەیشتوان یانەی هەولێر لە یاریەکانی هەفتەی حەفدەی خولی خوار حەفدە ساڵانی عراق و لە کۆمەڵەی باکوور لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە دوهۆک کرد. لا نیوە یەکەم و لە خولەکی چوار ئالان فرسەت هەرزوو بربەستی یەکسانیشکاند و تازە پێگەیشتوەکانی دوهۆکی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی 16 سەجاد ساڵح ئەنجامەکەی بۆ خاوەن ماڵ یەکسان کردەوە. لە خولەکی سیویە کەریات هەمزە ئەنجامەکەی بۆ هەولێر دوو هێندە لێ کرد و تیپەکەی پێشخست. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم یەحیا غەدیر بە تۆمارکردنی گۆڵی دۆم بۆ دوهۆک ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە نیوەی دۆم تیپی خوار حەفدە ساڵان یانەی هەولێر لە ڕێگەی محەممەد دارا بە تۆمارکردنی گۆڵی سێم پێشکەوتنەوە لە یاریەکە. یاری بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ بە سوودی هەولێر کۆتایی هات. الحەمدوللا گەمەکەمان بردەوە توانیمە گەمەکی باش بکەین. شۆتیەکە ئاسمان باش نەبووە پێویست بەس الحەمدوللا شۆی دووەم ساحەمان کۆنتڕۆڵ کرد و ئەبوو برنەوەش 12 خاڵ بەیەکەم بەسەکەتین الحەمدوللا. سپاس بۆ خودێ ئەڤریکە لەعبۆ مەلگەل نادی هەولێر ئەم تووشیشکەسنێ بووین 3 گۆڵە بەرامبەر 2 گۆڵە. ئەز دەستخۆشی لە ڤاڵت خۆتکەم جهودێکی باش سەرف کرد و چ سار خونەیەلا بەلەڤە قەدەمە فۆیدەبوون و خسارەتیە هەی دەستخۆشی یانە هەولێرتیەم کو ئەڤریکە شیان فۆیدە بن ئیشەڵڵا ئەمشێن یاریە بێ تەعویزکەین و ئەنجامن مەجید باشن. سپاس بۆ خودێ تەوفیق ئەڤریکە نەبووە گیدیار. بەم سەرکەوتنە تیپی خوار حەفدە ساڵان یانەی هەولێر لە 16 یاری بووە خاوەنی 37 خاڵ و بە جیاوازی 12 خاڵ لەگەڵ ڕکابەرەکانیان هەر لە پێشەنگن. دۆکیش لە 15 یاری 20 خاڵی هەیە و هەر چوارەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.